ئەی نیشتیمان هەر بستێکت مەڵبەندی دەیان داستانە، خوێنی شەهید خۆری کورد و کوردستانە. خۆشم دەوێی ئەی وڵاتی ڕەنجینی خۆم، بە شانازی و سەربەرزیەوە پێشمەرگەی تۆ. دیارە ئێمە وەکو مەڵبەند پێنج کۆمەڵی ئیسلامی کوردستان لە درێژەی گرنگیدانمان بە بنەماڵی شەهیدان و وەکو وەفادارێک بۆ خوێنی شەهیدانمان کە ئێمە ڕابوونە ئیسلامیە پێشتر کۆمەڵی بستنەوەی ئیسلامی و دواتر بستنەوەیەک بوون ئیسلامی و ئێستاش کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارەیەکی بەرچاو شەهیدی لەو پێناوەدا داوە. ئێمە وەکو وەفاداری بۆ ئەم شەهیدانە لە قۆناغی یەکەمدا لە 22 حەوت ئێمە یادی شەهیدانی قەڵاتووکانمان کردەوە. ئەمڕۆژ 28/12 تقریبان ڕۆژێک بەسەر شەهیدبوونی پۆلێک لە سەرکردە و پێشمەرگە قارەمانەکانی بزوتنەوەی ئیسلامی کە ساڵی 1993 لە شەڕی داسەباوی ناوخۆدا شەهید بوون کردمانەوە کە ئامان زمان لەکردنەوەی ئەم چالاکیانە وەکو گوتم وەفاداریە بۆ خوێنی شەهیدان و ئاشناکردنەوەی جارش دیکەی بنەماڵی شەهیدانە کە بزانن ڕەنگە هەر بنەماڵێک وا بزانێت تەنها ئەو شەهیدی هەیە، بەڵام کاتێککە دێ سەری ئەو پێشەنگا دەکات دەزانێت کە هەتەنها ئەو شەهیدی نیە و پۆلێک شەهید هەیە کە ئەم کاروانی بە ئەم ڕۆگەیاندووە و ئێمەش لە سەرمانە کە وەفادار بین لەگەڵیان و پێیان بڵێن خوێنی شەهیدەکانتان بە فیڕۆ نەڕۆشتووە و شەهیدەکانتان ڕاستە وەکو دنیایەن لە بەرسامان نەماون، بەڵام وەکو لانی معنەوی هەر لە ڕۆحی ئێمەدا و لە سێ ئێمەدا جێگان ماوە لە ناودڵی ئێمەدانە و خۆشەویستیان تا ئێستا لەگەڵ ئێمەدا دەسەملانە. بۆیە ئەمە پێشانگەی وەفاداریە بۆ شەهیدان و وەفاداریە بۆ کەسوکاریش. ئەم شەهیدانە هەمویان بە هەموو لایەنە سیاسیەکانەوە بە هەموو چین و توێژەکانەوە قەرزداریانین، بۆیە ئەوەی کە پێمان دەکرێت لەسەر هەموو ئاستەکاندا پێویستە لە خزمەتیاندا بین، لە خزمەت کەسوکاریاندا بین بەبێ جیاوازی. بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە لە هەرێمی کوردستانی خۆماندا دەبینین ئەم مامەڵەی حیزبی و چۆن دەڵێ ناوچەگەریەتیە وای کردووە کە زوڵم لە هەموو شتێک بکرێت، ستەم لە هەموو شتێک بکرێت. بۆ ئەمە جۆرێک لە بێدا بێعەدالەتی و لە دادگەری بێعەدالەتی و نادادگەری هێناوەتە ئاراوە کە لە ڕاستیدا هەمومان پێوە ناسەرسەنگین، هەمومان زیانی بە هەموو لایەکمان گەیاندووە. بۆی لە ڕاستیدا ئەو شەهیدانە پێویستە کە لەسەر ئاستی باڵا لەسەر ئاستی لاینە پەیوەندیدارەکان بە پلەی یەکەم لە خزمەتیان دابین، هەرچی ئیمتیازاتێک هەیە بەبێ جیاوازی پێیان بدرێت. لە ڕاستیدا من وەکو خۆم یعنی ئەو هەوڕێ بەڕێزانی کە لەگەڵمدا شەهید بوون لە 88 لە قەڵاتووکان لێرەکە لەو پێشانگادا وێنەیان هەیە، من وەکو خۆم یعنی زۆر ئازار دەچێژم کاتێکە تەنانەت ئیمتیازی زەوی هێشتا ماڵە شەهیدێک 88 هەبێت کە زەوی پێنەدرابێ. لە ڕاستیدا ئەمە ئازارێکە کە هەمومان یعنی پێویستە کە هەست بە ئازاری ئەو بێعەدالەتیە ئەو نادادپەروەریە بکەین. بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە خاوەنی شەهیدم
یەکێک لە برایەکانم لە ساڵی 1970 لە بەرامبەر سوپا و ڕژێمی بەعزدا لە دیفاعکردن لە خاک و وڵات و نیشتیمان لە دیفاعکردن لەگەڵ ئیستەمبیلدا لە کات و سەردەمێکدا کە خەڵکی کوردستان ڕوبەڕووی جینۆسایدی بە بەعسیکردن و بە ئەنفالکردن و بە تعریبکردن دەبەوە و خاکی کوردستان کرابوو بە سوتماک و کرابوو بە مەیدانی جەنگی بەعس لەگەڵ گەلی کورد. ئێمە شانازی دەکەین بەڕاستی کە برایەکمان خۆشەویستێکمان پارچەیەک لە زەرگمان لەو ڕێگایەدا شەهید بووە کە ڕێگای خوا و چەوساوانە ڕێگای ئازادی گەل و نیشتیمانە، بەڵام بە ڕێبازێکی خاوێنی ئیسلامی ڕێبازێکی خوای پەروەردگار کە لە مەسلحەت و بەرژەوەندی میلەتدا خۆی کردە قوربانی لە سەرشاخە بەرزەکانی کوردستان لە قەندیلی شکۆدار خوێنی ئاڵی بەسەر تاشە بەردەکانی قەندیلدا ڕژا. بۆیە ئێمە شانازی دەکەین بە شەهیدەکەی خۆمانەوە و سەرجەم شەهیدانمان گومانمان نییە کە لە پێناوی خاک و گەل و نیشتیمان و لەسەر ڕێبازی پیرۆزی ئیسلامدا ڕۆیشتون و شەهید بوون. ئەوەی کە بەڕاستی ئێمە جێگای سەرنجە بۆ ئێمە بنەماڵەی شەهیدان لە دەسەڵاتێکی قۆڕەکار و ستەمکار و دەسەڵاتێکی خۆسەپێن کە هەردووک بڵێن دەسەڵاتێکە پێک هاتووە لە هەردوو حیزبی دەسەڵاتداری یەکێتی و پارتی کە بەڕاستی ئێمە وەکو بنەماڵەی شەهیدان کەمترین حەق و ماف کە بۆ بنەماڵەی شەهیدان پێویستە لەسەر حکوومەت دیاری بکە بەڕاستی بۆ بنەماڵی شەهیدانی ئیسلامی لە ناویاندا کۆمەڵی ئیسلامیدا دیاری کراوە. ئەگەر سیر بکەین تەماشا دەکەین شەهیدەکانی خۆیان تەنانەت ئەوانەی کە لە ڕێگای خاک و نیشتیمانی شەهید نەبوون بەڵام بۆ ئەوەی خێزان و بنەماڵەکەی وەلایان هەبێ ببنە ئەندام لەو حزبەیەواندا یان ببنە گوێ لە مستی ئەو حیزبە تەماشا دەکەی خانەنشینێک و شەهیدانەیەک و ئیمتیاز و مافێک کە حەقی خۆیان پێیان دراوە بەڵام بەداخەوە شەهیدەکانی ئیسلامی شەهیدەکانی کۆمەڵی ئیسلامی لەو حەق و مافە بێبەش کراون. مافی زۆریان بەسەرمانەوە هەیە چونکە ئەوانە بە خوێنی خۆیان درەختی ئازادیان ناشت و شەهادەت پلێشی زۆر گەورەیە و لە دیکەی گیان فیدایی و خۆ فیداکاریە لە پێناوی ئاین و وڵات و نیشتیمانە بۆیە مافی خۆیانە کە لەوەش زیاتر بۆیان بکرێ بەداخەوە شەهیدانی ئیسلامیەکان بە گشتی ئەوەی کە پێویست بووە لە بۆ لایەنەکانی تکە وەکو پێویست نەکراوە بۆ زۆر جاران لەلایەن بنەماڵی شەهیدانەوە گلەیە ئەکرێەوە ئەمەش خۆمان وەکو بنەماڵەیەشی شەهید کە من خۆم برایەکم شەهید بووە و وێنەکانی لەناو ئەو پێشانگایە بوونی هەیە پێویست بۆ ئاوڕی زیاتر لە بنەماڵی شەهیدان بدرێتەوە بە تایبەت کە سوکاری شەهیدان بەڵام بەداخەوە وەکو پێویست ئاوریان لێ نەدراوەتەوە ئەوەی کە مافی ئیمتیازی بنەماڵی شەهیدانەوە پێی یاساش کە جێگیر کراوە بەڵام بۆ هەموو ئەو شەهیدانە جێگیر نەکراوە. ئێمە زیاتر پێویستە هەوڵیان بۆ بدەن و لایەنە ئیسلامیەکان پێویستە هەوڵی زیاتر بدەن بۆ بنەماڵی شەهیدان. وەکو شەهیدەکانی کۆمەڵی ئیسلامی فەرق و جیاوازیمان هەبووە لەگەڵیان نەک بەڵام نەمان بووە شەهیدی کۆمەڵ عەرزی وەرگرتەوە بەڵام خانوویان بۆ نەکراوە بەڵام شەهیدەکانی حیزبەکانی کە خانوویان بۆ کراوە و هەم یارمەتی باشتریشیان درراوە بەسپاس بەخوای گەورە ئەلحەمدوللا شەهیدی ئێمە لە پێناو خوای گەورەدایە ئینشەڵا بە ناز و نەعمەتەکەی شوکرین و هیوادارم پلەی شەهیدیشیان بەرزتر بێ و بەرزتر بن ئینشەڵا. کۆلێک شەهید بوون کاتی خۆی لە تەنزیم مستەوای ئیسلامی بوون لە ساڵی 1990 لە چاقڕە دەستگیرکران لەلایەن ڕژێمی بەعسەوە دواتر بێسەر و شوێن بوون و با بڵێن شەهید کران نازانین بە شێوەیەکی نادیار مەسەر و چارەنووسیان دیار نەبوو بەڵام ئەوەی کەوانە کۆمەڵێک شەهید بوون پۆلێک شەهیدن کە
بە دوو مەبدە هەم لە پێناو خاک وڵات و نیشتیمان و هەم لە پێناو خوادا گیانی خۆیان فیدا کردو بۆی کە ئەو ئەزمونێک ئەو ڕۆدەبینین بەرهەمی خوێنی ئەو جۆرە شەهیدانەیە کەش لە بابەتی شەهیدانی ئێمە تاوی کاروانی ڕزگاری خوازیگەلی کورد بە هەموو لایەنە سیاسەکانەوە حەقە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو قاوارە سیاسی کە لە هەرێمی کوردستان هەیە ئاوڕێکی جدی لە وارسی شەهیدان بداتەوە ئەو جیاوازی و جیاکاریە نەکرێت لە نێوانیاندا دەبینین کە ئێمە وەکو شەهیدانی کۆمەڵی ئیسلامی بە حکمەوەی کە ئینتیمای سیاسی دیارە بۆ لە پێناو ڕێبازێکدا شەهید بۆ ڕێبازێکی دیاری کراودا ڕاستە هەمویان شەیدی خاک وڵاتن بەڵام مەبدە و بیر و باوەڕی هەندێکیان لەندێکیان جیاوازتر بووە زیاکارێکی زۆر دەکرێت بۆ شەهیدانی ئێمەش شەهیدانی ئیسلام دیار لە پێناو خاک وڵات و نیشتیماندا ژیانی خۆیان بەخش کردووە و وەکو شەهیدانی سەرئز بزەم لایەنە سیاسەکان و هیچیان لەوان کەمتر نەبوو بەڵام وەکو لە ئاستی پێویستدا حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە بە یەک چاو تەماشای بنەماڵەی شەهیدان کە فەرق و جیاوازێکی زۆر هەبوو لە بینی بنەماڵەی شەهیداندا هیوادارین بە یەک چاو بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بەبێ جیاوازی فەرق و جیاوازی نەبێت لە بینی بنەماڵەی شەهید ئەو لایەنیان بۆ ئەو لایەنەی هەمووی لە پێناو خاک و وڵات و نیشتیماندا شەهید بووە